نزیک دەبینەوە لە چلەی زستان کەچی تا ئێستا دانیشتوانی سنتەری شارەکان نەوتیان بە سەردابەش نەکراوە. سەرباری بەرزی نرخی ئەو نەوتەی کە حکوومەتی ماوە بەسەرچوو بڕیاری داوا بەسەر هاوڵاتیانی دابش بکات، بەڵام تا ئێستا پرۆسەی دابشکردنی نەوت لە ناوچە شاخاویەکان چەقیوە و نازانرێت کەی نەوتی سپی دەگاتە دەوروبەر و سنتەری شارەکان. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕایدەگەێنێت حکوومەت کەمتەرخەمە لە بەجێگەیاندنی ئەرکەکانی بەتایبەت لە گەیاندنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بە هاوڵاتیان. ئەمەش بەهۆی ئەوەیە هاوڵاتی لای حکوومەت سنتەر نییە. حکوومەتی هەرێم لەبەرەوەی هاوڵاتی لە لای ئەو سنتەر نییە وە شتێک نییە بە ناوی هاوڵاتی، ئەوەی هەیە حکومڕانێتێکە بیر لەوە دەکاتەوە چۆن بتانی بەرچی هاوڵاتی بەتار بکاتن، چۆن بتانی دەوڵەمەندەکان باجیان لێنەستینی. دەبواە ئێستاکە هەموو ماڵێک 2 بەرمیلی نەوت وەرگتووەوە دەبینین هەموو ئەوانەی کە بیتاقەی بایعی و خۆراکیان مەخمورە مانگانە دەچن 100 لیتر نەوت وەردەگرن. ئەگەر لێشی بپرسی خۆی بە حکوومەتی عێراق ناگۆڕتەوە حکوومەتی هەرێم بەداخەوە. لەبارەی گرانی نرخی نەوت و سستی لە پرۆسەی دابشکردنی نەوت هاوڵاتیان دەڵێن لەسەر دەریای نەوتین کەچی وەک ئەوە وایە کە هەرێمی کوردستان هیچ نەوتێکی نەبێت و نازانین کەی نەوت وەردەگرین. هاوڵاتێکیش کە کۆبوونی خۆراکی لە شاری کەرکووکە دەڵێت لەلایەن حکوومەتی عێراقەوە 100 لیتر نەوتمان تەنیا بە 15,000 پێدەدرێت. طبعا سوتەمەنی دەبی لە بۆ هاوڵاتی خۆت بیدات چ پێویست دەکات و بیفرۆشی لە بۆ من نەبی هەر بە سعری فرۆشتنی وڵاتان بمادەن هەر عەلاقەن گرانتر دەدەن بە 100 و 150 و 200 و نازانەوە مەکەی نەفتمانێکە نەفتمان هەبووە نەبووە دەبایە چمان لێبێ هەر دەوایە بە 600 و 700 بیکڕێت. من خۆم پیتاقم کەرکووکە بەڕاستی من لە مانگی دەوە حتا و مانگی سێ ئەمن مانگانە نەوت وەرەگرم لێیانە، بەڵام ئەگە خۆمان بڕۆین وەرگری خۆمان شخصی خۆمان بچینە کەرکووکێ وەرگرین بە 15,000 لە بەنزیخانەکانی 100 لتر هەموو مانگێک 100 لتر لەسەر نەفتی دەژی بنت هەمووی نەفتە هەر بە بۆڕی بە بەرمیل دەڕۆی عنیکە ئەدیلەوە ئەو خەرکە ئەدیلەوە میلەتەی ئەمن 3 سال زیاترە نەفتن وەرنەگرتە یعنی پار و پێرار ئەمە بەدبە و بەجلیکان دەنکڕی لە بەرامبەر یەک شیشە ئیتەری یعنی بەحار وەزعەکە دەگوزەرێ. سەرباری ئەوەی کوردستان لەسەر دەریای نەوتە کەچی هاوڵاتیان بە حەسرەتی وەرگرتنی بەرمیلێک نەوتن تاوەکو ماڵەکانیان پێگەرم بکەنەوە، بەڵام تازە بە تازە وەزارەتی سامانە سروشتیەکان مزگەێنی ئەوە بە هاوڵاتیان دەدات کە دابشکردنی نەوتی سپی لە ناوچە دوورە دەستەکان بەرەو کۆتاییە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.